زۆری تۆڕەکە هەرکەوتە بن قڕی تەوە هەندەما توانی بۆ ڕۆژ دوای فریای خەڵکیش بکەن و یارمەتیشیان بدەین. کاگەرژەبێت پێم بڵێ چەند ماسیتان لە حەوزە بۆ دەچوو؟ تقریبا 400 بۆ 500 ماسی بێ. خۆی چەند ماسیتان کردبنەوە؟ 1500 ماسی. باشە تاوەکو دەگاتەوە حەجمەی ئێستا کە نزیکی 2 بۆ 3 کیلۆ دیارن. چەندی پێویستە؟ چەند عەلەفی پێویستە؟ چەند کاتی پێویستە؟ خۆی کات تقریبا 7 بۆ 8 مانگی پێویستە. ئێتر کولفێکی زۆرشی دێەوە عەلەفە و دەرمانە و گاز بۆ مۆلیدە و کارەبا و هەمووی مەسەفە و زائیدەن حرەز و ئەو کەس لێرەشە حتمەن مەسەفە ئەوەش. باشە دەتوانین بڵێن بە حەوزەکە و بە ماسیەکان چەند زەرمەند بووە لەو حەوزەی؟ ئێستا لەم حەوزە تقریبا ئەو برام تقریبا 10 بۆ 12 ملیۆنی زەرەرە. یەک حەوز؟ لێ حەوزە. باشە چەند حەوزتان هەیە؟ ئێمە 4 حەوزمان هەیە. هەر چواری ئەوەی لات؟ بەس ئەم حەوزان ئاو بردوێتی. بەڵێ بەس ئەوانە. باشە تاوەکو ئێستا لایەنی پەیوەندیدار کەس هاتووەتە خەت؟ تا ئێستا هیچ کەس نەهاتووە بەڵام ڕووداوەکە ئەوەندە گەورەیە ئەوەندە گەورەیە زەحمەتە هیچ چاوەڕوان کرد کەس بێتە پێشەوە دەستی باڵاکاتەوە بمان. ئەنی ڕووداوەڕاوەکە بەڵێ گەرێک گەورەیە. باشە لە دانیشتوانی تەختەق زۆربەی لەسەر بژێوی ژیانە لەسەر بەخێوکردنی ماسیە. ئەم بخۆن کرێکاری ماسیشم لەگەڵ ئەوەی براکەم بخۆن کرێکاری ئەو کاتێکەوە ئاوەکە هات ئێمە خۆمان فریای خەڵکە کەوتین تەنانەت زۆربەی زۆر ئەوە تقریبا 5 تۆڕی ئەومان تۆڕان تقریبا 6 بۆ 7 مەترە بێ زۆری تۆڕەکە هەرکەوتە بن قڕی تەوە هەندەما توانی بۆ ڕۆژ دوای فریای خەڵکیش بکەن و یارمەتیشیان بدەینەوە کاتێک خۆمان حازمین بەڵام تۆڕ نەبوو چی بکەین ئەو تۆڕان تقریبا هەر تۆڕێک لەوانەیە 300 بۆ 400 هزار تەکلیفی بیا نزیک 6 بۆ 7 مەتر ئەو تۆڕانە یەک تۆڕێک ئێمە تقریبا 3 بۆ 4 تۆڕە هەر دیانی ئێستا کەوتە من قڕیتەوە. باشە چاکردنەوەی حەوزانە کات چەندی کات پێویستە و چەند زەرەر ینی زەرمەند بوونە لەو ئەوەی کە حەوزەکە تێکچووە؟ ئەوە هەتاکو مانگی 4 و 5 ئەوە هیچ دەستکارێکی ناکرێت چونکە ئەو کاتێکە باران بێ ناتوانێت دەبێت ئەو خۆڵە وشک بێتەوە شۆفڵ بتوانێت ئیشی لێ بکە دەنە ناتوانێت ئیشی لێ بکە و کاری تێدا بکە هەتا ئەو کات